بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێ دیارە چەند ڕۆژێکە لە بنکەی وەرگرتنی گەنم لە پارێزگای ئەڵەبجە دەستکراوە بۆ وەرگرتنی گەرمی جوتیاران دیارە ساڵانە کۆمەڵێک کێشە و گرفت بەروکی جوتیاران دەگرێت لە تەسلیمکردن و ڕادەستکردنی گەنمەکانیان ئەم ساڵ بۆ هەر دۆنمێک تەنیا 94 کیلۆ گەرمیان لێوەرەگیرە لە سایلۆ لە دەرەوەی ڕەسیدی ژێەوەی کە بۆن مونە بەبێ ڕەسید گەرمەکەی دێنێ بۆ ئێرە و ناوشتی تۆمار نییە ئەوەش بە کەمتر بە نرخی کەمتر لە ڕەسیدەکە گەرمەکەی لێوەردەگیرێت کۆمەڵی کێشە و گرفتی دیکە هەیە منە چمە لای کاکشێخ بزانم مەعاناتی تریان چییە دەربارەیەوەی کە ساڵانە کۆمەڵی کێشە و گرفت بوویەوە دروستەکرێت لە ساختکردنەوەی گەرمەکانتان ئەم ساڵە و کێشانی کە زۆر زەقن و بنە مای زەرر بوو ئێوە چین پێشەکی زۆر سپاسی کەنەڵی پامەکەم بۆ هاتنتان بۆ سایدۆی ئەڵەبجەی شەید بۆ سوارکردنی برافەلاحەکانمان ئێمە وەکو فەلاح خوتەمان بۆکەن هەموو هەر دۆنمێک 94 کیلۆ لێوەرەگرن بە 700,000 اینجا هەر هەمان گەنمە اینجا بە 500,000 لێمان وەرەگرن خارجی خوتەیە اینجا ئەم خارجی خوتەیە بێ دووبارە سەری بۆ بگیتەوە فەلاحێک مەسەن بوو نمونە دوو تەنسێتە نێبێ ئەبێ سارێکی بەجیا بۆ بگرێ بێنە تەسیمی کات ئەمەش ئەرکێکی قورسە بۆ سەرشانی ئێمە کەوا دەری نایانێ بۆ ئێمە ئەجاکە وەکو ئەوە حوسلێ مندیەوەرەگرن ئەمشان بە 500 ئابزای هۆکاری ئەم 200,000 کەمبوونەی هیچ یەکە لە فەلاحی وەرەگرن زۆر گەنمە ئەو جیاوازیەک بەڵە گەنمەکان یە گەنمە ئەو جیاوازەوە بۆ دروستەکەن ئەجا مەسەن بۆ نمونە کابرای فەلاحگەر دنجێک گەنم لە 4-5 شویلا بدۆزێتەوە تۆزێ کێسەڵە خوارد بێتی ئەو گەرمی و فەلاح ڕەو زەکاتەوە ئەجا داواش کاریشمانی ئەو تۆ زەمان بۆ کاراسانی بۆ بکەن ئەم ساڵگەنم چۆنە کاکشێخ وڵێ ئەم بێتۆ لە بەمەوە من عادی ناحی بەمۆم اینجا گەنمی ئیمساڵی ڕێژەنی زۆر باش نییە هەمووی فەلاحەکانمان زەرمەند دەبێ اینجا سەمادی بۆ رەسین تقریبا 700,000 کیسێک ئەیدێن لە گەنمەکانمانش و زەرەکەمان ئالەواگەڕێتەوە بۆ ئێمە ئەم ساڵ شێوازی وەرگرتنی گەنم لە بنکەی ئەڵەبجە چۆنە بینن لەوەی کە بە ئۆنلاین گەنم وەرەگیرە و ڕێژەیەکی گەم وەرەگیرە و 11,000 تۆن وەرەگیرە گەنم لە بنکەی ئێرە داواکاریتان لە حکوومەت چیە لەوەی کە کاراسانیتان بۆ بکە ئەو گەرمی کە بەرەمتانێ ناویش نوێت لە تاوەربگری ئاوەڵا داواکاریەکەمان ئەوەیە کە هەتا ئێسەوەکو ئۆنلاین کە سەراگەی ئمە کێشەمان ئەمانێ زۆر ڕێکوپێک و محتەرەمە بەس داواکاریمانێ بۆ ساڵی داهاتوو بۆمان زیاکەن تەنی گەنمان زیاتر لێ وەربگرن مەسەن دۆنمێنەوە 4 کیلۆ معقول نیە لە هەرێمی کوردستانە دۆنمی وایە تەنێ گەنم فرادا اینجا ئەو دۆنمێک 50 کیلۆ گەرمی ئەوێ معقول نیە 50 کیلۆ تۆ بڕێ وڵات 40 کیلۆ گەرم زیاکە ئەمە شتێکی ڕازینە و ڕەشی شەهرزانە لە بازارە هەر زەرمن زۆر دەبین ئێستا لە بازار ڕەشە داوامان لێکرد پاشیشغێن بۆیان ئەلەن تەنی بە 300 و 350 اینجا بەلانی کەمە 450 لەسەر فەلاحەکە کەوتە بێژگە دەڕاستە و خزمەتێک شکایەتشی فەحس و پشکنینەکان چۆنە لێرە وەڵا تەقی فەحس پشتیان باشە عیبینە زۆر لێیان ڕازین وەکو مدیرەکەش وەکەشتان نشم بینەوە نەخبزی نەگەیشم وەسپێکی محتەرامانی مدیرەکە مۆزەفەکانیانەکەن خراپ نییە نەوەڵا عزتمان زۆر سپاس ئەوەی کە دەیبێنن یعنی پرۆسی وەرگرتنی گەنمە لە بنکەی وەرگرتنی گەنم لە پارێزگای ئەڵەبجە تقریبا ماوەیەکی زۆر دەبۆ 15 ڕۆژێک پرۆسی وەرگرتنی گەنم لە بنکەی پارێزگای ئەڵەبجە دواکەوت بۆی ئەوەی کە ئەو پەنکەرانی کە گەنمی لێڵەگیرە پڕ بوون و دوای چۆڵکردن و بەتاڵکردنی پەنکەرەکان دەست کراوە بە وەرگرتنی گەنمی جوتیاران لە پارێزگای ئەڵەبجە دیارە بۆ ئەم ساڵیش بۆ هەر دۆنمێک 94 کیلۆ لە بۆ بابەتی ڕەسید و ئەمانە لە جوتیاران وەردەگیرێ و لە دەرەوەی ڕەسیدی ژمارەیەک وەردەگیرە گەربێت ئەملاوە بۆ وەردەگیرێ و پرۆسەکە دەستی پێکردووە و جوتیارانیش دەڵێن لە دەرەوەی سایلۆ ئەوەی کە گەرمەکانیان ساغ بکەنەوە ڕوبەڕووی شکست ینی زەرێکی زۆر و زیانێکی زۆرەوە لەبەرەوەی بە نرخێکی زۆر کەم گەرمەکانیان لێ وەردەگیرێت.